دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکی دەگمەن ئێستا باری تەندروستی عەبدوڕەحمان جێگیرە. مانگێک پێش ئێستا کاتێک ماتۆرسکیلەکەی لە سەرچیایەکی نزیک قەزای قەڵاتجێ وەردەگەڕێت بەهۆی پەستانی زۆرەوە شاخوێنهێنەری دڵی کون دەبێت و تووشی خوێنبەربوونی ناوەکی دەبێت. بەڵام هەرزوو پزیشکانی قەزاکە چارەسەری سەرەتایی بۆ دەکەن و دەیگەێنە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی، پاشان لەلایەن تیمێکی پزیشکی پسپۆڕەوە نەشتەرگەریەکی دەگمەنی بۆ دەکرێت و ژیانی لە مەترسی ڕزگار دەکەن. ئەو حەمەلیاتیان بۆ کرد، حەمەلیاتێکی دەگمان بۆشیان کرد. زۆر سوپاسی دکتۆرەکان دەکەم، دەستیان خۆش بێ. وەڵا حاڵی زۆر باشە لە خۆی بەزێ، زۆر سوپاس بۆ خۆی. پزیشکانی پسپۆڕی ئەو بوارە دەڵێن کونبوونی شاخوێنهێنەری دڵ حاڵەتێکی دەگمەنە لە جیهاندا و چارەسەرەکەشی بە هەمان شێوە. لە 80 بۆ 85 ئەو کەسانەشی تووشی حاڵەتی وا دەبن گیان لەدەست دەدەن. ئیترەوەی کە لەما ڕوویە دوای لابردنی پاکان کە نەزیفێکی زۆری هەبوو، بریناربوونەکە ڕێک لە شوێنە کابوو لەو شوێنی کاچێتە ناو پەنچکەوە، هیچ مەجالێکی تیان نەبوو لەوێ بڵین بتوانین کۆنتترۆل بکرێ. لەبەرەوە سنی نەخۆشەکەمان کردەوە و توانیمان لە ڕێک لەو شوێنەی کە ئەو شاخێنهێنەرە چێتە ناو دڵەوە لەوێ کۆنتترۆلی بکەین، دوای لە بەشی خوارەوەش کۆنتترۆلی بکەین و ئەو شوێنەی کە بریناربوونەکەیە کە دوایەوەی کە دەستنیشانمان کرد توانیمان کە بڵین بە تەواوی بووی چاپ بکەینەوە بینەوە یەکوت لەخوا بەزار دوایەوە نەخۆشەکە زۆر باشە و متابعەتی زۆر باش کراوە لەلایەنی پزیشکان و کارمەندانی ICU. باوتەی پزیشکانی پسپۆڕی دڵ بەهۆی ئەوەی شاخوێنهێنەر گەورەترین بۆری خوێنهێنەرە و خوێن لە بەشەکانی لەشەوە دەبات بۆ دڵ بەدەگمەن بەهۆی پەستانی خوێنەوە کون دەبێت. بۆیە ئەم ڕووداوەش بە حاڵەتێکی دەگمەن هەژمار کراوە. بەڵام لە سلێمانیدا بەهۆی ئەوەی کەرتی تەندروستی و بەتایبەت پسپۆڕانی نەشتەرگەریەکانی دڵ ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتندان، ئەوەش وای کردووە چارەسەری ئەو حاڵەتەش بۆ پزیشکانی ئەو بوارە کارێکی زۆر زەحمەت نەبێت. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.